مساتا بس مساتا سير كانوا بيب كان برلا ساتا همو هفتان بابتي جوان لا كنالي ديما تي في بو بيرو جوان لا كنالي ديما تي في بو بيرو جوان كان مساتا بس سرهاتا تنزانية تراجيدية كوميدية تنزانية تراجيدية كوميدية ئەو سەردەما قەباحەتە مرۆڤی ئێستا ناڕەحەتە قەناعەتی هیچ نەماوە کەس زاگای لە کەس نەماوە باش و خراپ تێکەڵ بووە گشتی بۆ پارە تێکچووە کەن مەساتە بەس مەساتە سەیرکەن و پێ بکەنن پڕ لە ساتە کەن مەساتە بەس سەرهاتە تەنزاویە تراژیدیە کۆمیدیە تەنزاویە تراژیدیە کۆمیدیە نازم بەڵێ بەخوا لەگەڵ فەزایە چین بۆ تەعزیە ئەمنە کچی جوانی لێ بوو هەموویمان ڕەسم گرتووە بابێ پێڵم پیشانە بە منەی جوان دایکە دەرگای بۆ ناچێت دەرگای بێتەوە لێگا بکەمەوە دەی هەستە کوڕم دەی ئیخیرت بەرەبەر خۆت چەند تەمەڵی هاجرە خەبەر هەڕۆڵات ئەو دەرگایان لێ بکەنەوە ئاخ قۆڕەکە بۆ تەپویزەرم دایکە کورە دیسانە فەزەنویسە کورە کوڕم ئەی بە ئەوە تۆ کەی عەقڵەبی دەی بڕۆ دەرگاکە بکەرەوە چی هاجرە خەبەر دای بە دەرگایان کراوە تۆ بۆ داخراوە ئەرە دەبیێڵی استراحەتێ بکەین فەزەنویس دەبیێڵە معنای دەرگای عنی داخستن بەس وەڵام وازەم لا ئێوە ئوسوڵ و عادەتی دەرگا بەس کراوەیە دەبی استراحەت بکەین ئەمە نەبڕایەوە دەبەسە بیکەرەوە ڕۆڵە هەواڵی تازم پێ تۆ بیکەرەوە لێم فەرموو فەرموو ناچۆچم بڵێ هاجرە فەزەنویس یەک دەقە بەسە فەزەنویس ئەزانم ئەخباری تازت بێ هەواڵی تازەشت بێ بەڵام یەک دقی یارمەتی من بە لەبەری مۆسیقاکە بۆ لێ بم یەک دقە لێرە بەس هەواڵەکان بە سپۆنسەری موشکلەی گەڕاک دەست پێ دەکات لەلایەن فەزەنویس عیبە فەرموو فەزەکان بیلێرانی بەڕێز ئێستا سەردەمی هەواڵەکانتان پێشکەشەکەم تەنتڕت یەکەم هەواڵ کچەکەی کەوسەر ڕدووکرا تەتەتەتەن مامەقایر چاوبڕکێ هەفتەیەکە لەگەڵ ژنانی گەڕەکەکە تەن کاروان لەگەڵ هەنارا جیا بێتەوە کوڕەکەی دڵشادەم شەو لە دیسکۆ بینراوە کچەکەی پەرەشەر دەستی تێکە لەگە کوڕەکە عوسمانە کردووە فەرموو یاخوا بەخێر بێ فەزێکیان ئەرە تۆ پێم بڵێ ئەرە تۆ چیت MBC جزیرەی BBC ئەرە تۆ چیت فەزێکیان هەموو هەواڵە و پێ بوو ئەڵێم ئەوە هەواڵانە تازە بوون منی تازە بێزەکەمی کورن بڵاو ناکەمەوە دەرخواردی بینەرەکانم ئێم هەواڵی تازە والله باوکم بە حەقی قورعان سێری گەڕە بکە یەک کەس خۆ تەلەڤیزۆنی نییە هەرە من گوێ لە تۆ گرێ والله باوکم دەرەجەیش سەرمەکە کوڕم بێتۆش ئەڵێم ئێگیان ئەمڕۆ ئەزانی شوکارەکانمان چییە؟ نەوەڵا دەیزانم چی هەیە ئەمڕۆ سێ شوێنمان هەیە ئادەی ئەویش تەعزیەیە تەعزیە یەکەممان ڕاوەستە هەمووی موسیبە بە ناشکری نەبێ ماڵی حمەی پاسکرسی هەژنەکە عەمری خوای کردووە ئەی نەچوونیەوە چوین لە ماڵەوە دانیشتێ نابێ بچین قۆڕنەکە کوڕم تۆ عێراقی ئەوە نەبێ شتیش نانێ بەسا ئەخە باشەوە بۆ مزگەوتیش نەچوون بابێ بچین عادەتە تۆزە سەبووری بین لە ئەحمەی پاسکرسی بەخوا و ژنەی گریانیشم هاتە بە دەرگایەک بنێشتی کوردی بۆ هێنانەوەراجەرازانێ باوکم بە حەقی ئەو قورعانەوە ڕاز ناکەن نە بۆ تەعزیەچن نە بۆ سەرخۆشیەچن نە بۆ لای خاوەن تەعزیەچن ئێوە بەس بۆ قسە و قسەڵەکەەوە کورە کوڕم تۆ عێراقیەوە نەبێ شێتی دیشمانێ دووەم تەعزیەشمان کچەکە ڕەشەڕشەی دەڵەن هاچا بەش خەڵەکە ئەدەی بە دوژنەوە بوو کچەکەی ئەمری خوای کچەکەی ئەمریش سەما خۆی وایە ناباسم ناکرد لە کۆڵان چی بۆ تۆ کرد عاشقتم باوانەشێ بچین بۆ نابێ ڕاستە کەش بۆ دیدەن تازی سێمیش براسەکەی ڕەحەت درێژە
چی لاتوە مش عمري خويا كل ما بيجي گەنج بوو قنج بو خو عافيك خوالي خۆش بێ یاخوا باش ابي حسك بشي باشا ئاچین لا ئاچین سدي ئاچین انا بابرني ما ئێمە چین بۆ ئەو تازیانە کورە کوڕم تو ئەبێ مەمنونی ئێمە بی بۆ خێرە بۆچی مەمنونتامم في بلي کورە کوڕم لەوێ ئەچین چاوە گێڕین کچێکی جوانە بۆ دۆزینەوە ئەی ئەوکانی ڕۆژە پیشانی بە عشان بم بەخوا دوسێکی وەرە جوانمان بۆ گرتووی پیشانی بە اما السنايا بخويا اشكرا مالا دي كريشلي وعد عمري بيسيك صالح ئەی ئەمان شێ اما شان اما السنرويه ام سنرويه ويا قرجو قول حسب ما دوبناك وي 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 تشوف عليك بو كمال ابو باكات اما شان زوجانا من ڕازی نابم بەزەکەشی پیشان بە باڵا انا بالا بزك ئەوانە لە تەعزیە گرتومانن جا لە تەعزیە ئەزانی کێ جوانە و کێ ناشی اما مشغول انا كاملش ها او رسمي انا ئەو اقرا باشە تۆ فەزەنیش جگە لە ئەخبار و هاڵام بۆ دوکانێکی فۆتۆگرافیش ناکەیتەوە ان شاء الله وشك ابو قجك بابرك رجو تعزيه دي وي 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 نعم زي سيدي بيلا كم جل كم قش كم نازان وقول نازان بو ما بو تعزيات بو حفله بابرم بيبكنيا مرحبا سابو مرحبا سام بە مکیاجەوە بەجلی جوان و کەشخەوە بە تەسبیحی قژەوەیان ئیگرنیە أنا بقريان نبو من ئەوشتا ناچە بمەشە کاکە من ژن و شن نایەنم کەسیش مۆمە دۆزنەوە نانا بينا كل ما تاكل دوا بمني ئەی توابي تاقی ئاوابی با بمێنمەوانە کاکە ژن و شن نایەنم اي باشا تو بيم بلا تعزيه بو اوكي اوكي او تشفير يا مبون ئەوە ئۆکێ نایزانی ئۆکەی وەڵامیش نایزانە فەزەجی انا من الروين نروين هەسە بابڕین لا تخش جان كده بتعزيك ئیدەمیجەکۆ خەڵکە شد لك بينا ملاك انا كل قنا عباره بين بۆسە 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 دانیش دانیشە پێم بڵێن یەکەم شوێن تەقاند و شڵقاندنەوە ئەخبار کوێیە هاتشين بوجنك حي باسكل سينا مردوتشين بلا ود الخوشي کام ئەحەسوورە درێژ نەڵێ قۆڕ نەکەم تخشنك عمري خويا كده خو كنجي جبو فەرمو دەستکیشەکەم ئەخوا بە ئۆژنە چاکە تۆ لە ماڵەوە بە زوویەمەوە خير بي يا اخوة سلام بي يا اخوة بخير بي فرحان جا بخير بي بخوا وضع زوزو خلافة جني من الجنب والشير بو بس هو ولا بس كمش ترسا والله ترخوا عافيك عليك وساخه ما احمي بلا لمن روي بخوا روحك اهات موانيا قرا خرماني كي بو كردم ايزاني حزم نيتي اوانيا بكش مشو ترتيبات مشتوى او بشت مغزي بو زورك موانيا بشت غزا روي خوا فرصته بتحمل بتو بياو بقربان بيانيا ناني تجاري هنا الراكد ساعات رجي بياني ايزاني عزم لقي ماغا خوا فرصته بدا بس بخوا خليك هتيقت بخوا ايما او كجوكيو باقلو ضل شاوم دربينا الماتيني بيبكا خوا نكا بو مردن باشم من توا وتازا كورة دا احمي برام منيش ما خلى قريان ده تحمل بي بس عقب خوا بيجنا نبردوا حبسد روي خوا جزاو باتو ده بس تحمل بي اخباتوش ما لا شي زناتشي اي تشيب كم لا اخوا خليك هتيقت كاك احمد قال خذ بطاقة ما قبلها اي فرحة جا تشيب كم لا تحمل بي احمي برام كاكا خوا فرصته ان شاء الله بخوا خليك هتيقت وبالمناسبة بيرم كوتو روح تولا فيتك بدرقان موسيوا بالي قبلهم عملنا مني بمليشكا وبيم ناخوش نبي ايه بو إيكا كدمات نسيت حبسة أو نخوض نازل نخوش بو أمري خوي كردو خيزاني أحمي باسكيل شيا لخوارو بو نسيا باسكيل سي طايما بو هاتو بطايت شو بليس عيباتي وحياة ما مشي باسكيلي شي وشي بخوض السلام عليكم عليكم السلام ورحمة الله وبركاته رحم الله لمن عاد الفاتحة يا ربي خوا عافيك خوا يا اخوة بخير خوا لا بنعيب كما تدري جوا يوم تجي اشتري بخير بي باش تمشكا اخوانك أول سجنة كم ليرة بوا أو تطلقي يجلي بيعني رقيب المولى بخوا جنيا كم أبو يا ما بقى بيك كاكا سلامتك خوش سلامتك بري شان كاكي جا خفتي اليوم خو باخذ بايتر هم ما نمري هم ما باي مردنين يا ربي خوا عافيك اخوانا بنعيب هزني مني راسك نبو راسك يا تاب لي خانم السلام عليكم عليكم السلام عليكم السلام
خافي فرق دانانيش لا دانش ناتوان دانيش بخير يا اخوة باش بولا من روي آخر بو بر البقر بعد تحمل بات وشي برايش أجنبي كاك نازم حالم زور شوف أزان مرة والله أزان الشر بخوا خليك تيقتو والله تلقى شي أزان مرة ناخذ بخوا هاكا روجتهم للشط العرب كون قسنا أو ويبخنكي والله أخي شي أزان مرة عافية يا أخو ترى ما الدنيا مرنا بخاطر لما شبكي لمن روي أزان مرة والله بالروجك عقات عن لمبل أجر خوم نكد بالشط العربي خوم نكد كان يجي منزع عليه بيه أنا جاء حاجات بورا قادوا بربية البصرة ولا ما خو ما دربني خانوا دكان ما هي يقولونك بتي كوانا شو ينبي بأيوتي أنا ما خوش بتي فريم تائر ما الشط العربي قول يكتب شو تجاهدوا جاري بلق أي تنامين يصير خينكي خليك الشيء ده مو هذا الشيء كم يبكر ما هو خليك تيجي مو قرآن أظن حاجة نيجي بين توا كل باب الجنين شيء هوا تولى الريم شو دوا باب من بريد أخ من يشتاج لكم كيف لي زدنا بو أي هوا ريك واتي بو شيء كل زول ناس دارة تبلع عوري من لم فريشته أخ حفصت بور نشتي على حاجة والله هي أو بتاع سجاير في الكوتو شجرة ميزو بسعره ده شيء أو حفصتها كودي موبايل أوي باب النام موبايلي تجي هزنا كمنا هي حفصت بخوع فيك أمر لها مراجع خوش تربية دوسيت زي شو محكمة يتم ناوكي بقورم وتمكاك ناوكي بقور حفصت معقول نية هل علق البوم كان بشاصة ونونو كان رقم ناجر تو كان أيضا طبيعته هي كيلومتر زيادة تيجي واحد بقوا خليك تنزل بقول على كاي كاي ما كان جوا شلون أو أقل كده طلع من أواني اسمك كيف السلام عليكم. عليكم السلام يا أخوة بخير بيه تحيات الفاتح. بخير يا أخوة روح كهو بعد حفصة دا أو أنا مخوش دو روز من أنا من أقواردوا لو ديو بعد حفصة دا مردوا نخوش نشوف دا دم بقول بانم وأنا قوشيت عني تتشيب كأنا بس سنتي يجي أنا بقول باني أخوة بخير بيه وأنا اسمك نزاو بعد حفصة دا نيا هل لم نعلي عاكم أنا كده باردان وبخوا قال لم نعلي وخوش ميزان أزام طبيعتي هلوة وعزتك شيء أخوة بخير بيه وأنا اسمك بالرواب كاكا أحمد بازي حفصة نبو أي هالصلب وأركاكا بس برين بقناعتك بالوضع مزود طوا كاكا دتيجي برام ركاك راسك أبي خزاي أنا لسني مرة برينو بيوم أقول لنا دوا قناعتك والله وين رسمك؟ يا أحمد رسم لك كاكتو عيناكي هو زين شو نروح حيجان لساتنا رسمي شي قلت منو حفصة داني اشتوين ملايو هات بقرا كل يوم انا ابو معنا كل بتريد اخوان ام لبرك رسمي شي قلت انتم ياد قاري ما كلنا لو بري باكم طواو نجادو انت ما بي كل انتو كاكي جان تراو سيما انا قايتك هذا كل رسمك ها يا اخوان بخير نسيت ظلم برنا جانا شو أزرت فزلويزة كورة هو أزاري شيء نبيست بالتلفزيون نبيست بحوالي كسا أما خوي همو إخباري شيء قريش لا كورة هي ناس ما تطبلي بميديا ليا شو زاتي نباب ميديا كردي إيه أما شلون بيبيني يعني شلون غسيلك أو كم حزقي استعبوتي هنا دابا بري بو شوي ولا يوم كاكا عيب يومي وانا كاكا جنابي شلون بس اللي شوية كان محاولي بيني يمكن نابي صارت عزيز نانا كاكا من إيرا حالك ليه ليه هيك دقة بانيا كنا درو دوقسي لك الله كم أخذ نابي لبرمي أنا كاكا حلية كم توزو الصغير يا أحمد يقدقي شي تعيبناكي بوشو شيتو أزاين شون دو سيدا قم بيتي وخيرا فورا يابو كورا كاكا عيب وخلق بولايتو هادو جنيتو مردو بوحا يا مانا بي باشا بقربان توش براي مني يا باشا ميوانك هاد بخيرات نبكو دو سيدا قم بيتي ويمو يشي شو هيك بوشو تو أقل وضعي منها أي طبعا أقام له وسع كاكا بو تعزيك النالم إيه بقربان بوشي راس والروان من غازات مزورة ليرة برلاي كم يا ما النبي ليلة بريد بوي ألم أبوين زويين زويين إيه أما بوشو بي أتم بنا خونا كي بيا كم تو كابلاكي زور سيري كاكا دو سيدا قم بيتي ويمو شو مبانا بس يلا فل يا تشاو تشاو بخير اللهم بخير بين يا أخوة بخير تشاو بخير تشاو فرموا بخير بين يا أخوة يا أخوة بخير بين
أنا توناتي بو بينم عيبة دبر لو كلمة دانشة تعينم ولا بابا ويا من زبرت يفرين عيبة دبرو كاكا جانكي وقتي ودبر دانشة نك ناكل إيه تخبو أما شويني موعدة أخذ أحاجة تجيك سبيا ميزدان ميرا شويني يوني تو دانشة ليرا هاي يرم دسكو بس بساقي ناظرم توز زوره هردا مالا بيقرتي بروا دانشة ليا نزولي ها ماشي دبرو أخي نزولي أنا وشي يا أمر دمرياوا أنا وتولد شوي أما الجناب اللي هالشيء دانشتوي دنيا بو قران داك يوم حبسة بيمشوا لم كلا أي من تعزيب يا تعزيتوي كاكا روحا كم من إيشم هي شاوري برادر كم لبصرة ويت إيرا نازانت نبي بيشوازي لي بكم أي براكم من علي اشتغل يا ريبو دوايا كاكا ورجل هذا أبر برو قربانا بم كاكا كز ناس يخوم لبي هل توبوا أكيد لكولم بروا كاكا ورب بقربا ورجل براكم خلق شالتو عيبة روحا كم إيشم هي دبا جيم بلا كاكا دبرو تعرف براكم لجولونية بنجا فاتحة ودا كاكا طاقة الناس ودبرو حافظة بخير بنوسي أيوة خلق بولايتو هاتو براكم ولا براكم نهاتو كاكا ولا من مين كاكا يعني نايتو جلو لا والله نايم لا شربي من المولا خوش من يما تعزيك باشا دباشا لا دبرو دي دبرو حافظة بدي والله ما شاء الله لو شوق وصلتها عقبة التنيا هاتي أي حاجة مو من كاتوني موظم أي بخير بيت لازم جان داوي لابورنكم والله شرمكم ترى زين شي حاجة بإذنك بيك تتعامل أسيرم خوتاني ترى ناس نو وي من بزانم كاتي خويا ها ضلي ها بيويبو والله أنا والله نو والله تلرونا هاد قسمكم وكاتا ترى خوتانا أنا بوا ببلا دكاكا مناكلي برو كاكا بخوا ما مروجي برو شنيش كوين نا ما بس مونية خو من نمو دواس ورازي بلا ما لم نكجنيكي خراب يبتو الشوا والله خو من فلم نمو بلام نازم زوري لي كردم يعني رازيني كاكم لو دور لا يا ناوي قسيبك دخو كرنا كاك لازم ما بس أونية بلا ما لم نكجنيكي خراب يبتو الشوا بقول فاني واخوها وي ما شاء الله كجواني ده انت حزكي يا من بابتشين توزع قسبكين باجنية لسه كان ريك وين ده فرمو فن بقبلي باكم بيجك وين ما شاء الله عليك كناري الروا برو روني بكلمك نازم فازا او بو شوشي نازم او فازا بو شوشي فازا نازم او فازا بو شوشو والله دايك اللي بريتو جنم بنيني والله فازا ما ببني شي بو تو تواوي والله دايك عالم تخاط شي خير منك ما شاء الله لم خيره كوره الله خير بو خوشنك بو درويش جابو چی هێلە چوادر مەحەتا بیەم بە شوو کەسی ترێ جاتۆ یاوڕی یا کوێری 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 هەلو دایکە حەزی لە شووە خواگە لێ دایکە بەزە بری ژنم بۆ نێنی وەڵای بێ هەچی ژنی گەڕەکە بیەم بە شوو جا باش خۆ یەکشتی کەش وڵای خۆ براژنەکەی ئەحە نەخۆشە پاشم ئەمە خوا بمرێ بدەمە براگەی ئەحە وەڵای باوکە جان ئەو ئاوی ساردم بۆ وێنەی قڕماوی سار ناخۆم قڕگما تۆ یەک حەزم لە ئاویشی لە تێنا ئەی باو کەسە تۆتە گەرمە سادی کە چوم سەهۆڵاوم بۆ کرد چی لێ بکەم وەڵای شتێتە کردم بە قورآن ناخۆم ڕۆڵە ئەرێ تۆ چی کوڕە باوکە چی تۆکی من لە سەعات دەی بەیانی و لێرە وان نیوەشەوە تازە بەم نەڵیشی من کوڕەکەتم کوڕەکە پیاوی مۆلیدەکەی لا حول ولا قوة إلا باوکە من سەمیری کورتم سەمیر سەمیرە چیە سەمیرەی کچەم هەرێ بەکوا کچمانە ناوی سەمیرە باوکە بە قورآن خەریکە تێکمێتەوە ئەی تۆ کامیانی من سەمیری کورتم باوکە بۆ وام لێکەی بە قورآن شێت مەکەیتەوە ها ئەی ڕۆڵە بۆ تۆ میوە هێناوە خیارێکی بۆ قاشکەم ناوەڵا حەزم لێنی حەزم لە ترۆزیە خوا عکسی ترێ بۆ وێنە مەڵێ حەزم لە گێلاسە قۆخە بۆ وێنەوە حەزم
نازانم هەڵوژەیە ئەی بۆ بە مناڵی ئەو نردم ڕۆژی کالیارێک تەخوا بە تشکەوە سە بۆ نایخۆی تۆ بە مناڵی بنێ ناسی تو باوکمی دەی هاوار باوکەی جان تۆ بۆ واگەی بە قوربانەرم هەڵم باشە ڕۆڵە دایکە بۆ نەهاتەوە لەکوێ لەسەر قەبران ناچوو سێوم بۆ بێنێ تا ئێستا سێوەکەی نێناوە کوڕە باوکەی هاوار بۆ شێت مەکەی ئەوە کاتی ڕاپەڕینەکە بوو دایکەمە نار بۆ سێ و تڕێلیە پان بۆ بە عەرزەکە بەخوا بە شتفرێ لێمان کردەوە یعنی چی لێ ها مرد تا ئێستا چاوەڕێ سێوەکەیت ئەرە وەڵا لا حول ولا قوة إلا بالله سنابێکی پیاکەم ئاخ باوکە ناخۆم ڕۆڵە تەبیعەتم ناچێتە سەر سناب نەیکەی کول هەر تیکەیە ئەوە هاوڕێیان ئازیزان باوکم نەخۆشە خڵەفاوە دوعای خێرمان بۆ بکەن دوعای خێرمان بۆ بکەن بە ئاکتیڤمان بەرز بێتەوە ئەرە ڕۆڵە سەمی دێت تۆ زەباییە چی بایم باوکە ئەمەی کە لە سەری پاڵکەوت و پاڵنێ جۆلانەکە ئەوەش بڵێ پاڵنێ بایە جوان نییە ئەوە چێ بوومە لەرزەیە مولەرزە نیە و جۆلانەکە بوو درگاشە ئەیاخوا فەرمونون کاک نیعمەت دە فەرموو کاک نیعمەت بەڵێ بەڵێ فەرموو السلام عليكم كاك سردار چۆنی باشی خاڵێ لە چیای سەرچاوەکەم ئەحواڵت چۆنە دەنگ و باسێ تۆ باشی نیعمەت نزیکە گەڵایۆشخان یاخوا بەخێر بێت گەورەتان کردی قوربان مام قەی چۆنە واللهی جا مام قەیس چۆنە بەخوا کەس ناناسێتەوە مامە قەیس گیان چۆنی گیان گەلاوێش خان سکور باشی بەخێر بێ یاخوا شەرەفم شانسی ئێوەیە ئەها باوکم بەس مێی ناناسێت هەرە خۆت و کەس ناناسێتەوە چی بکەم ئەڵێم جەعفەر چۆنە باشە شکۆر جەعفەر کیە مامە قەیس پرێ مێردەکە و ناوی چی بوو وەختی خۆی ئایا قەینا دەوازی لێ بێنەر ئەمە ناوی چی بوو ئەوە نیعمەت نیعمەت مناوە نیعمەت ئەڵێم نیعمەت بزانە گەلاوێشخانم بۆ تەرتیب ناکەی شوم پێ بکە جوانە وڵا جوانە ڕوێن ئەمە عیبە کاکە کاکە خۆچی بکەم باوک بۆ خڵەفا بە قوربان لێ مەگرە ئەی باشە خەڵافای بچون و قسەز لاکە وەرە قەتەکەی تێکەی تشتەکە ئێوە عەسەبی مەبن شتەکە ئاواهیە کێتان ناخۆش نەبێت خوا وتم با نەچین دەخەی ناکە باوکم کاکە وازی تۆ ئەڵم خۆی پیس ناکات باوکە واللهی بەرە وەڵڵا واگەڕم دایبی ئەکسلارزم دەست ناکەوێت چی لێ بکەم دایبێ گەورەکەی بۆ بکڕ ڕەحمە گەورەکە بەخوا ئەگەرم جایە دەستم نەکەوتووە لە تەبەتانی پێ هەڵگرم مەگەر نانەبەتانی چی بەس ڕەحمە لە شیرێ ئەو لای وا هەیە کاکەنە و تەمەن و خوان پیسەکەن فڕیانێ لەسەر جادا من ئەوە باوکمە غەزبە لەسەرم خزمەتی کەم دەست و خۆش هێوا ناڵێ وای دەست و خۆش بارەوە دەست و خۆش بێ وەش ئەڵێم حەزی لە چیە مامە قەیس بۆ بکە بەیانی وەڵا بۆ من بە قوربان حەزم لە هینە شۆڕنا زۆڕنای چی شۆڕنا هینە ئەوە ئەزانین چۆن باوکم نقطەکان سەروژێر بە ئارەزی خۆی یاری پێکە مەقسەی شۆربایە جا نقطەکە هێناوتە سەرەوانێ بۆ یەکەم قەرە خرمانیشی بۆ لێنم گۆشتیشی بۆ سوورەکەم و بەیانی بۆ تانێن قەرە چییە؟ قەرە خەرمان ئەوە نی وەکو ساوە خزمانە ئامۆزامانە ئامۆزامان هەڵێ بڕۆڵە ئەمە چی ئەمە خزمی یەکنم دوانە ئەمە باوکە بۆ خاتی خۆشن و مێردن ئەگەر خوشکێتی بۆچی لێم مارە ناکات پۆی ئاخر باوکە خر معقول نییە ئەوە نیعمەتخانە ژنی گەلاوشخان کە داوای لێبوور نەکەم بەخوا مەسەی لێ تێگاو ئەزانم بەخوا باوکە سەری تۆش تێوان تێگاوە چی بکەم وازم باش نییە و قەیناکە خوا فرسەتێ با بڵێ هەر بە ئیمان کەفتەکاری سەر جێگانە بێ ئەوە بڵێ ئامین هەلام مالە دەنێ گەلاوشخان ئێمە ژوامان لێ ئەرە بەخوا ئەگەر ئێوە ئەمانە خزمەتەکەن ئێمە کێ خزمەتمان کە ئای ئەو لای ئەم ڕۆژە ناخۆم چی ناخۆ هیچ ناخۆم بەخوا نەنە بەیانی چێشتوناتان بۆکەم هەسەدی با بڕێن عسێتان کێشا با بڕێن ئەسێن نییە کاکەم ناڵەکەم بەتەنیایە لە خزمەتان نابووین یاخوا بەخێر بێن چیە باجی نیعمە دەڕوا باجی نیعمەتی چێەوە تۆ بۆ هەر شەکلەکەی خەی حافیزتان بێ حافیزتان بێ بەخێر بێن یاخوا ئەرێ باوکە تۆ بۆ حای منێ برد بۆ چی بۆ چێ بهات کورە و میوانانە ئاخە دوو قسەی ڕێک و پێکم کرد وەڵا ئەو ژنە جوواکی لە بۆ بۆچی بۆ مارە نەکردم شۆڕناکە و جوانە بەڵێ والله السلام عليكم ئەدێ کوڕم بۆ ئەوەتان پێچ و ڕۆڵە واللهی باوکە ئەوە لەو مارشێدەم و دۆزە سناو گشتمان کرد و خۆمان هین کرد حەزیان لێ سەلیم بەخوای تر شتێ لەو بابەتە کاشمار
باشە هیچی تیا بوو وڵی باوکە بۆ پارە نەما کرد ئەی وەڵا کابرات زەیتونی تازەی بۆ هاتبوو ئەوەنی یان نێژە پیاڵەیەەکە یعنی بوو ئەمەنە زەیتون خۆتان سووک و ڕسوا کرد چیە باوکەژم بۆی بێتاقەتی ئەرێ ڕۆڵە بەما خۆفە ئەم مناڵەورتکانە چیە لێرە ئەرە باوکە تۆ جارێ بێتەنگ بە مشکی دەمانێت تۆ من ناناچێتە ئەو لایەکانی من نەناسیتەوە باوکە دەبەسە خودت بێت تااقەت مەکە ئەزانم بۆ باپیرم دڵتەنگی شەڵا چاکە بێت وەرە بابە جۆرەکە مەسەلە باوکتان نییە مەسەلە باپیرتان نییە ئەی ئەکتیوی پیجەکەمان سفرە هەرە ماڵا باوکە وەڵی ئەمزانی بە هەستی بۆ باوگەرە بێتاقەتی ئەزانی چۆن هەرچیتان کردوی بۆم هەڵسێنن چی باوکە ئەکتیوی پیجەکەمانی حەل ئێ باوکە من پلانێکمەیە ئی سبەینێ مەشهدێکە یکەین بزانە ئەکتیڤمان ئەفرەیانە ئێ دەدەی یاڵە کوڕم دابەزن ئەمیر دەی وەرە ئەوی ڕۆڵە بە باوکم داگرین دێڵا دێ باوکەژان دێ باوکە جان دابەزە یاڵە باوکە جان دابەزە وەڵادا نابەزم خدا نابەزم نییە باوکەیشان ئێرە کوێیە ئێرە ماڵی خۆمانە ئەها ماڵی خۆمانە باوکە ئەرە دە کوڕم دەبەسە ئەوە خۆی حەزەکە بڵێ ماڵی خۆمانە دەباوکە دەدابزە ڕۆ حەکەم تۆ جێک هەڵە پەڕین وەڵی دانابەزم بۆچی هەڵە پەڕن چی بوو چێژ نییە ناوە باشە ئەڵم باوکە بچین یا کرێنیشی بۆ بینی دەگرین کرێنی بۆ چییە کوڕم باوکەی ژیان بە قسەی خۆشە ها دەداوەزە ڕۆ حەکەمە ها سەمید پێ دەڵێ دابەزە کوڕەکان هێناوە بیخۆم برسیمە کەبابمان هێناوە بلە چەند شیش کەباب هێناوە وەڵا باوکە سێ شیشمێنەوە بۆی مە چوارین باوکە وەڵی باوکە ڕاستەکە بۆ خۆی باوگەرمی بچوو ئەزانی چی کوڕم من ئەوەنە ناخۆم بەخوا بەخەی کەوێگە خۆمێکی نیو کەبابم بنێویکی بوویەوە ئەوە باشە قسەیە هەرە چی باوکە وەی قسەیە و داوای نیشی شەکە کەواتانی شیش و نیوشی بەرەکەوێ دقەی ناکە دەدەی باوکەی جان دەی ئەڵا دەی تۆزە هیمەتێ دەی تۆزێ غیریەت ئای باوکە هێواش ئەمە تیاریە پەلەمەکە ئازارمێ دەپەلەمەکەن دەدەی باوکە قورسای منەوەی بەخوا هێواش دەی دەبڕۆ دەی ئەرێ ڕۆڵە ئێرە کوێیە ئێرە ماڵی خۆمانە باوکە جان ئەمەەی پێ خۆشە کاڵی ماڵی خۆمانە ئەرێ ڕۆڵە تۆ کامیانی باوکە جانەوە کوڕە بچکۆلەکەی منە شەڵا بە شەڵایە کوانایە منە بنایە بە مناڵی عەدنان بۆ کوڕم ئەی باوکە بانیانەکەدم عەدنان قەیسی زۆر باش نییە و عەدنان قەیسیە وەختی خۆیەوە کۆپانی کەریە دووری کوڕم کوورە باوکە موسارەعەیەکە بۆ خاتیخوا کۆپانی کەریچی احتیمالە واش بێت ئێمە چیە لە دواوە ئەوە کوڕە گەورەکەمە ئەما جا باوکە تۆزێکی کێ هەڵە پەڕین کە با بەخۆیت هەشتەقە زۆر خۆشە نەکەی باوکە کەبابی چی کەبابمان نەهێناوە هێناوە بەس بۆ سییانەمە باوە گەورە بە قورعان بەرگە ناگرێت چەورە هەر بەخوا دوای خۆی بیستکە خۆ ئاگای لێ دەخواچی بەتانێ بەکاری بینی بەس بۆ پاکردنەوەی ئاویشمان پێ نییە و ئاوی چینجا خۆسی چ لەسای بەس لیتر ئاویەوێ دەهەستە کوڕم دەڕاکە گۆرانێکی خۆشمە بۆ بخەسەری با تۆ زیۆ پەڕین دەدەی هەستی ڕاوەسە با سناپەکە حازر کەم باشە باوکە خۆشەویستان ئازیزان باوکم نەخۆشە خڵەفاوە هێنامانە بۆ سەیران یەک هەڵپەرکێتان پێشکەشەکەین هەموویارم لایکی کەن کۆمنتی کەن شێری کەن پڵنی کەن دایگرسێنە حتى باوکە لحفلة كيبانو وحزم اليكردو إلى الججنة كيبانو هاي دفانو بيرانو ئەم خەسوورم بووە خۆی قەشمای کردووە پێم
ولا سيكا سيبا وقتها باوکتی سام بەزمەکەی وڵی ئەگەم لەیفەنێکە باوکم بۆ لە لای باخۆی قەشمار کردووە نازانم چی پێڵم لە جارە گۆژە بەقسەم ناکە ئەوە باوکم جارێکتر تەلەفۆنی بۆم کردوتی ئەم جارە لایف بکاتەوە باوکی پێویستە لە پێیان جیابیتەوە بەڵام ئەوە هیچ چاوانێکی منیتیانە کە ئەو لایڤی کردوێتەوە هەستە با بڕۆین پێشم کەوە باوکە بەسە بەبوونی سناپچات و بەبوونی تیکتۆکی تۆ هەموو ژیانی من وێران بوو بەهۆی و ئەتوارە ناشرینانی ئێوەوە من بڕیارم دا واز لە کچەکەت بێنم الله لەو حیوانەوە زای بۆ تیکتۆک سەرمووی خوا دووبارەی کردە لای بانە بڕێ دەی دەبی لەرەوە باوکە بە باشەوە محکەمەی ناوێ بڕیارم داوە واز لە کچەکەت بێنم لە لایفە باشە الله هاوڕێیان کوانی لەکتان کو ئەکتیفتان وەڵا ئافەرە ڕۆی باوکە لێم جیابەوە وعد بێ هەر بە لایف لە 24 سەعاتە مێدێککە بۆ پیاکە بەزمەکانی ماڵی عوسمانە لە ماڵی عوسمانە فەرتەنە و هەرایە لە ماڵی عوسمانە فەرتەنە و هەرایە بلە وەستی و پەیام عوسمانی لێ قەومە و بلە وەستی و پەیام عوسمانی لێ قەومە و بەڵێ ڕۆژ لە تایە واردێ ئاژاوە دەبارێ با پلان دادەنێ ڕەنج بە خەسار دەچێ با پلان دادەنێ ڕەنج بە خەسار دەچێ لە ماڵی عوسمانە فەرتەنە و هەرایە لە ماڵی عوسمانە فەرتەنە و هەرایە بلە وەستی و پەیام عوسمانی لێ قەومە و بلە وەستی و پەیام عوسمانی لێ قەومە و ئەو ژنە هەرە کە وەڵا نەیهێنی ذاتي خواجه بعت هذا 10 دقائق قيناك طبعا لا بابا حياه من الشرش مالك بكر فرموا 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 بخير بي يا اخوة بخير بي مالك الرناق يا اخوة بخير بي ئەمە چییە بەسەرتەوە سەلام و بی كل تيكم بخوا اسمع ويا المدي خشكا كديم كاك بخوا دونا دوت انا بجلب شتوا ولا باب الرفيقي تولى الصلح اخر اسيا يخش معقولني ويشاني ورا سريع شيكا ببيانو ايش يا اخوة بخير يا اخوابي ايوه من على كان كوان والله من على كان لقلب يا خمي انا وكرر هاي فوري جاب ذاتي اخوة عثمان امانة سياريان بيبي لو كاميرانا بنحمو يبغوا نسي بينصاب بكر بلي بلي اللحن اوازك يزول بقوت تا والله بكر جان اخر اول سكنات وحركاتي من على كان ما بزيد قرقه مسبتين اللي كردينا ودريان كردينا نا بابا والله ابوي هذا جا والله وابي ايه مجدرة كان بكر بلي كاكا جان مالي خوتا بساقة وبم كنا بقول باين من على كانش بورا جورو برو فرمودي اخر اجيبتها ان اخش من على كان بمو اربع كرتو مالي خوتا دبر مساقة دبرو دي كاكا جان فرمودي بساقة برو بس زورنا اخوش هذه بليه دبر مساقة دبر دي دهني شها هوامك كاكا جان وش بيا عمر النمر يا ابو خالتي يا والله خير والله بخير يا بابا تشيبو بقري باكم بلا قوماني يا اخوة شو رايك ده بكر بلي وستا وتشيبو بلا وجهي والزربه والله باوك خمر راسي وسوريا كم بخار لك عمل اي شيء ذاك اللي وياه والله باوك راسي شو شكان قصنوج لك نوج لكان لا حول قينا بقول باني خوبي بس علم خاله بكر عزيزنا بيوتو نانا كيبو مالان كرة مناك وحمي مولوه هنا انا كتبوا بالان تكبي موتوت وزنبو بيني بمالي دايك بوان باوکە هەستی بڵە ژوورەکەی پراسی گرتووە یەکچەکەم دەلێرە بخەوە خە ناکرێ خۆیان دوو هۆ دەیانەیە فەقیرە تۆ ئەم حیجزکەیت و ئەوە حیجزکە ئەی خۆی هانی زين سۆنە عوسمان جان ئێمە خۆمانە چی لە سەدانە خەوی زۆر یاتیادێوانی بەکر بەلی
قەینا کاکەگیان قەینا شت لەم سەرۆ خۆشە ئەگەر پێتان ناخۆشە کاکە مناڵەکانە بە مؤڕ ئەی ڕۆ کاکەگیانەوە کەی قسەیە کوڕە ماڵەکەش بە قوربانی خۆتان بێەوە چییە؟ ئێستا بە قوربانی هەستیشم ئاچم بۆ لای ئەزیاتی لیان مێت و ئەو نەسیحەتیانەکەم با بزان ئێوە بچۆ بڕۆ بە لە پێش هێز نییە من بجوڵێنم ژوورە ناجووری هیچ ئاوە دوو قسەی خۆش کاکە تو خوا لێیانمەیە بافێر بن ئەوزوان جافەر بوو مێنە بۆ خاچی پێخەمبەر هەستی هەستی وەرە کاکە وەرە بەرەجوو وەردانچە جۆ بگرم ئەم ماڵی خۆمان نییە ئەم ماڵی پورە ئاسیاتانە عادل و عاقڵ دائەنیشن هارو هاجی ناکەن لا ساری ناکەن ئەژینا خۆ ئاگای لێ هەموو چی لە ماڵی بەشەقیم داوای لێبوون ئێوە مەقسەد نێوە لێ قەیچیەکە خوازە هێڕۆڵێ مە چەند لێرە ئەمێنینەوە نازان قڕ بە و سەرم عوسمان جان چەند ڕۆژ ئەمێننەوە ڕۆژ تۆ بڵێ چەند مانگ ئەمێننەوە بەکر بەلیێ ئەزانیت چۆن ئاسیە خوشکم ئەگەر ئەزانن پێتان ناخۆشە کاکە مناڵەکانە بەم ئەڕۆ نا کاکەگیانەوە کەی قسەیە خواوا مەڵێ ماڵ لە خزمەتایە جاڕۆڵە بۆیە ئەڵێم نەسیحەتتانەکەم تۆزێک عاقڵ و عادل و یاپل بن ئەرێ باوک یاپل چییە؟ بەخوا نازانم منیش بیستومە لە دایکمەوە بیستومە زوو کاکە هەرە خۆشکم هەمووی فێری ئامەوە چی ئەمە ئەرێوە چیتانە ئەرە تۆ وەرە عوسمانی برام تا ئەو دیو باش جۆ بگرم دەنگی کاکە بەکرد دەرنەهێن دانا دەری نایە چی دەنایە ئێدە دەنجیەوەیە ئادە باشە کافر ئەی تۆ بۆ کوێ؟ وەڵا منی ژێم لەگەڵ تۆ کە عوسمان نا تۆ مێ تۆ گەورە مناڵەکان بێ بڕۆ عوسمان دانا پورێجا خۆی مناڵ نیە خاڵە بەکراگای لێ بێ وەڵام ئەگەر ئێمە ئەگەڵە لەو بێ چەنە بازی چەنە بازی من مەزانی هەستی تخوا ببووە بڕۆ کاکەگیان فەرموو وەرە دانیشا خاڵە بەکرشین و شەکر کوڕە بنفەخەلات بە بۆ فاڵم پێوە تۆ بۆ چۆرە تۆ دانیشە دوو قسەی قۆڕەوە بکە قسەی قۆرچی ئەدەبت یابێ بڵێ قسەی خۆش میژمە بەسمەوە بوو خاڵە بەکەش بۆتانەکەم تێگەشی بە ئاملێکەمەوە خۆشکە بە دڵمانەوە ئەمە هی پورتانە وەڵڵاهی ناو چەوانم مێشێ خێر ئاسیای خوشکم ئەی کاکەگیان هۆجارە داخی نارین کە ئاوا شی کردو بۆ تۆ نەبوو وا برینم مەکولێنەرەوە داخێکەوە لەسەر دڵما کوڕە خۆدایکی کراسەڵش نەمردووە ئەو نا هەموو دنیا مەمنونی تۆیە هەزار کەس وعدیامە هەر قسە بوو بەخوا ئاسیا ئەم جارەوانیە کاکەگیان ئاڵێن مەجموعەیە ڕستنەوە بۆ نێرم بزانە کامە بەدڵ بوو هەر ئەوە ئێستا منە ڕۆم بە دایرە لێ کۆدەکەین بۆ بنێرەوە حەقێ نەبێ دەکوای چۆن سەیری کەم ڕسمەکان بۆتە نێرم کوا مۆبایلەکە پێە ئێستا بۆتە لێ کاکەگیان ئێستا بە ئایدرۆ بۆتە نێرم بە ئەندۆمی؟ ئەندۆمی چی کاکەگیان نا بە قوربان و ئایدرۆ کامەیە؟ ئابرزیکەرەوە ئەرێ ئەمزانی دە ئێستا هەمووی بۆ ئەنێرم تۆ بە سەیری کە ئیتر هەر هەمووی ناوی تایە تەمەنی تایە ئیتر بۆ خۆ سەیریان کە و جام لێ بگەڕەوە ئەو وردە وردە هات کەمێ خۆشی بکە بە دڵمانە مامە بەکر خۆشی کوڕی شەڵا خۆشیەکەم بە دڵتانە باشەوە ساقەبە بازم پوراسیا باین کردی کورە و پورە ئاسیانی ئەوە لەمانێ ئەها نەیاڵێ کاکە ئیسراحەتی لێ هەڵگرتوم دەبێ ئاسیا بانگەکە دەبێ بەکر بانگە دەبەسە بێدەنگ باشە جاگوێ بگرین یە قسەی خۆشتان بۆ بکەم ئەوە باوکم ئەمری خوای کردووە بێەوەی بنیا بەسە ڕۆڵە ئێمەش عەشیرەتدارین کە زارین کاکە خێمەمان هەڵاوە جا خێمەکە ئەمەنگە گەورە بۆ ڕۆڵە سەرێکی لە هەولێر بوو سەرێکی لە سلەیمانی بەسەری ئەو عوسمانە تەنکەری ئاومان ڕاگرتووە 36,000 لیتر کولی سامەتێ تەنکەری ئاوی 36,000 لیتریمان داناوە بەڵ قسەی تۆ وایە ئەجا خاڵە بەکرد ئەو ڕۆژەی کە تۆ باسێکی و تەعزێر یەک بارانێ بوو لەگەڵ باوکمان بە پێ لە هەولێرەوە حتا سلێمانەتینەوە بەخوا تەڵیژنەوە کورە ڕۆتۆ بۆ ئەمە درۆزنی درۆێ بکە ڕێب تێ بچێت چۆن لێوە هاتووی وێرە خاڵە بەکرجیان بەژێر خێمەکەی تازەکی باوک هاتی ئەوە تۆ لەوە چێگاڵتە بە قسەکانی من بکەی بلا بەو خوا بێ بە عوسمان بڵێ بشکاتێ بکەم حاو ناموسێ بەرە وەڵی خاڵە بەکرزانی چی قسەکانت خۆشە نیا خۆ زۆر ماخۆش خوێوی عوسمان بۆ تووشی شامەلێک نەبی لە خۆتەوە بەخوا کامیان جوانە ئەویانە قابیلە مەمنوونم زۆر زۆر
ئێستا دەست پێ بکەم بە سیرکردن والله بخۆ سەیری وەڵام من ڕۆم بۆ دەوام لەگەڵ بەکرا ئەم دەوام ئێستا وەختی دەوامە دقیقە تۆ کا هەڵی بژێرە و تەلەفۆنم بۆ بکە یعنی هەچ کامێکیانم بەدڵ و یەکسەر بڵێم ئەوە داینێ بۆ خوشکی خۆ دەدەی یەڵە دە تۆ بڕێمەدام وایە دەی بە قوربانە من جارە خوا حافیز کاکەگیان سەر چاوە بەخوای ڕفتەکان زۆر خۆشە بەکە هەستە با بڕۆین دەی درەنگە بۆ دامۆنی نەماوە مناڵەکان ئێوەش هەستان کرد ئەوە سەلاجەکە هەموو شتێکی تایە ئەگەریش هەستان لە هیچ نەبوو خۆ زۆجار بۆ خۆتان بخەونەوە دەست خۆش عزیزی پول ئاسیا بەکر مەبە لەگە خۆتان بێتە تیابێ بڵە خاڵە بەکر بەکر بەلیێ با بڕۆین خدەمەی بۆ تۆزە فشەی بۆ بێتە بێت کە هاتمەوە بەکر خێر یاخۆ بەکر جوز بەکر ئەی جواب بگرن ئەم بلێ یان گێژیان زۆر عاقڵە 100% ئەو باوکە مادام توی ئەو جوورە پلانیشی بەدەستەوە وەڵاهی ڕاستەکەی بلاوە تا خۆشی بێدەن کردووە فەراتە پلانێکمەیە فەر ئەچین لەوێ گوێگرین و 1 2 3 دەرگاکەین یاڵە ئەی ئەمە ڕەحەت خۆمە ماشەڵڵا لەو ئەدەبەتە ماشەڵڵا لەو ئەری ئێوە بەشەرن ئەرێ هار مەکەن شێت مەکەن بۆ ئەکەنەتی و باوکگیان زۆرمان برسیان ی کوڕم پور ئاسیان نەوی لە سەلاجەکە خوانی تیا بڕۆم بیخۆن باوکە بە قوڕام زۆر ترسم باوکە تۆ ترسی هەتی بۆ سەلام هەیە بوێرە سێرەکە لە گەڕەکە باشە بەڵام من نییە لا حەول باوکگیان من لە لای تۆ بخەوە کچم بۆ ناچە ژوورەکەی پورە ئاسیا بە ساقە بم ئەخوا س بۆ ڕاوە ساون ناڕۆن پورە کوڕی عوسیلە ئەڵی بەچکە بەرسیلە هەدا پسسینە بخاتی پێخەمەر خوا لە کام بسێنێت شتێکی کردەژێ سەری نەکەیەوە بۆ ئێمە پێویستە ئاگامە لە هەموو تەلەفۆنەکانی باوکش من پورە ئاسیا بێت دەکات ئێستا چی بکەین تازای چەکەین ئەچیتە بەر دەرگا لە دەرگادەی تەق 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 لە دەرگادەی کەوتم کێیە تۆ چیەکەی ڕێک دیتە ئەم لای دەرگاکە و ئیتە ژوورەوە ئەمە بۆچی وا بکەم تو ئەوە بکە حەقت نەبێ ئەمەشت من و تۆ خەوین ئەوە یاڵاتی دەبڕێتە هەیە بخەوین باوکە ڕۆجا خۆ ئەمە بێ بە نسیبم هەر یەکەم شەو جەڵدەی لێمەیە پێڵم جەڵدەی هیچ دەرگایە ڕۆڵە دەرگای چێکتان بیکەنەوە ئەم هەتی و ئەم هەتی بەبزم بزانم چیەکە ئەو دەرگای بۆ ناکەنەوە بلا هەستی ئەرێ ڕۆڵە دەرگایە هەستی هەستە ڕاکەوت دەرگای بکەرە کوڕم دەرگایە دەرگا کوڕم دەرگایە بڕۆزانە چییە؟ کێیە؟ ئێستا من ئەچمە ژێر سیسەمەکە ئێوەش ئەلێرە بم مەشغوڵیکە ئەرێ تۆ چی دەخەتەیە چی هەستی خێرا بەسەر باوکم فێڵ باز بە تەماش ئەمە چییە کوڕە خۆژێری پێوەی ئێوە بە تەمای شتێکی و من نەزانم پلان دانی ئاوە دانیشم جارجارش ئاوە چاشی بێەوە باشی باوکگیان ئەوە چێ بلێن وستووە وڵای نازانم وازان خەوی لە بلە خەوی لەکەوتووە بلە بە پێوە خەو لێکەوتووە باوکەوە زین چێ جاجار خۆم لەگەی بە دەم خەوە ڕۆم لا حول ولا قوة إلا بالله ئەڵم باوکە دەرگای شێ بوو نازانم چ سەگ بابێک بوو لە دەرگای یام نازانم ئەم لام کرد ئەو لام کرد کەس دیار نەبوو بەخوا باوکەوەی من بزانم ناڵی گەڕەکن بە بەکر فێر بوون ئەوجا وەرە کوڕم بەکر بەکری چێڵی بەکر لە عوسمانی باوکێ بووە بەڵێ کا بەکر با بۆ مێردی پورتە دەبڕنی سەراحەکەم دانیشن یەک دەقە ئەو کوادانەیەکتان نەخسەکوە ئەوە ئینە لە تاوالێتە باوکە لەوەیە دەبڕم باشە کە دەرگا بوو ڕۆڵی یەکێکتان بچن بیکەنەوە ناچی دەبڕم تۆپم دێ لەوێنە خۆمەوە لەوێ نابڕۆ پاڵی خان چنیێرە کەرێکە کاتی وە حساسە تەلەفۆن بۆ ئەکرێ دەرگایە دەرگوی سەگ
شێتی کردوم هاری کردوم خەریکە کەرەبم بۆی 67 کڕە سێرم کردو لەسەر ئەم نۆزدەیە شیاوی ستۆپەکەم تەواو نۆزدە تۆهی خۆمی قوربانە بم با تەلەفۆنی بۆ ئاسیای خوشکم بڵێم نۆزدە تەواو بڕایەوە ئەو نەوەڵاوە ئەسمەرە ئەوەتە ئەو ئاسیا ئاسیا گیان باشی باوکی من خوشکە جوانەکەم نزیکی 67 کەڕەت سێرم کرد لەگەڵ ئەگەمە ڕەقەم نۆزدە یەک مۆچۆرکەم پیایە یعنی نۆزدەم بۆ هەڵبژاردی تەواو بە قوربانم بزانم چیم بۆ کرد ئەڵێم بۆ هەر ئەمڕۆ هین ناکەی مۆعیدێکی لێوە ناگری بۆ کافتریایە دانیشە قسە بکەین بەیەکەوە ڕۆکاکەیان کافتریای چی وەڵا ئەو ناچێتە کافتریا شتیوە ئەی حەل ئاخرەی چۆن ببینم خۆ من نەیبینم سوێمە بێتەوە کاکەیان ئەو ناچێتە کافتریا شتیوە وەرە بۆ دایرە ئەویش بانگەکەم جا ئەو مامۆستایە ئیتر تۆ وەکو مڕاجعێک خۆم پێ دەڵم چی بکە و چۆن قسەی لەگەڵا بکە چەندێکی کە لای تۆ بم نیو ساعتێکی تر بێ باشە باشە بەسەر چاو دەکش باشە بەسەر چاو قوربانی خوشکی خۆم بخوا لەگەڵ بوو بینم ئەڕۆ نەبینێت ئەزان چی نووسی خێرە ئەڵێ ئەگەر نەگەم بە فرێ باوکەم باوکم ژنێن گەرمەساتە بەزمەساتە سەیرکەن و پێ بکەنن پڕ لە ساتە هەموو هەفتان بابەتی جوان لە کەناڵی دیمەن تیڤی بۆ پیر و جوان لە کەناڵی دیمەن تیڤی بۆ پیر و جوان گەرمەساتە بەسەرهاتە دەمزاویە تراژیدیە کۆمیدیە دەمزاویە تراژیدیە کۆمیدیە ئەو سەردەما قەباحەتە مرۆڤی ئێستا ناڕەحەتە قەناعەتی هیچ نەماوە کەس ئاگای لە کەس نەماوە باش و خراپ تێکەڵ بووە گشتی بۆ پارە تێک چووە